ژمارەیەکی زۆر لەو کەسانەی کە نەخۆشی درێژ خایەنیان هەیە وەکو نەخۆشیەکانی تاڵاسیمیا و نابینا و نابیستا و کەم ئەندامانی دەست و پێ و ئۆتیزم و هێمۆفیلین لە بەردەم بارەکە UN لە هەولێر گرتبوونەوە و دەڵێن بەهۆی نەبوونی دەرمان و پێداویستی پزیشکی و ڕاهێنانی جەستەیی بەشێکیان گیانیان لەدەستداوە بەشێکی تریش لە دۆخێکی خراپدان و لە چاوەڕوانی مردندان. داواکارێکەمان یەک دابینکردنی موچە بۆ کەم ئەندامان دابینکردنی علاج بۆ نەخۆشان چونکە لەو بینەی هەندێک لە هاوڕێمان کە نەخۆشی تاڵاسیمیان نەخۆشی ئەمری خوا کرد لە بێ عیلاجی سێشکردنەوەی فرۆکەخانەکان بۆ ئەوەی ئەوی عیلاجی پێویست بی کاکە هیچ ناگەهەی بیتن دەتوانانی بستەخار خۆی عیلاجی خۆی بکە بەڵام ئەلان زۆر زەحمەتە ئەوە داواکارەکان داواکارێکیشم هەیە لە نەتەوەیە گورتوەکان داواکاریم ئەوەیە کە عێراق بێخنە سەر بەندی حەق. ئەم نەخۆشانە داوا لە نەتەوەیە گرتووەکان و ڕێکخراوە جیهانیەکان دەکەن فشار بخرێتە سەر حکوومەتی عێراقی تا چیتر بابەتە تەندروستی و مرۆییەکان تێکەڵ بە ململانەی سیاسی نەکات. منداڵەکان نەخۆش فنی کتۆنی کنۆریایتیان دوو مناڵن یەکتریش ئەو هەیە لە هەولێر سێنە سێزدەش لە سلەیمانینە لۆتی 16 ئۆکتۆبەر حەبادی ئەو مەتاڕشتەی قەپات کردیان ئەو مناڵانە ژیانیان لە مەترسیە نەس شیرەکەیان لۆدێ شیرە خاسەکە پیکەی و ڕەقەم نەعەبی کۆڤان سێزدە دنگ بە 30 وەرەقەیە یعنی 30 دنگا بە 13 وەرەقەیە هەتا ئێستا بێعەبن ژیانیان کەتە مەترسی لە بۆەوەی هاتینە داوا لە حکومەتی بەغدا دەکەین ئەو مەتاڕشتەی بکاتەوە ئەو شیر و دەرمان و پێداویستی ئەو مناڵانە جێبەجێ بێتە کوردستان ئەو داوایەمان هەیە. حکوومەتی هەرێم بەهۆی ئەو قەیرانە داراییەی کە ڕوبەڕووی هاتووە ناتوانێت وەکو پێویست پێداویستیەکانیان بۆ دابین بکات و بەشێک لەم نەخۆشانەش چارەسەریان لە دەرەوەی وڵاتە و حکوومەتی ناوەندیش بەهۆی ئەو فشار و گەمار و ئاسمانیایی خستۆتە سەر هەرێمی کوردستان زیانێکی زۆری بەم نەخۆشانە گەیاندووە. ئەو قات و قوڕیە ئێستا لە ناو کوردستاندا هەیە خەڵکەکە زۆر مردینی بۆ باشترا کنەک ژینەکە یعنی خۆی بە زۆر مەغدور دەزانی کە بە تایبەتی کەم ئەندامان داواکارم لە هەمووی بەنای هەمووان قسان دەکەم بەنای هەموو کەم ئەندامانی کوردستانی بە تایبەتی شاری هەولێر مەغدورە عیلاجێکی بۆ بکەن داواکاریم هەیە لە هەرێمی کوردستانی خۆمان بۆمان جێبەجێکەن ئەو قسەکانمان هەموو بگانە UN. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.